کاپتن پشتیوان شەبیب بفەرموو سەرپەرشتیاری تۆپی پێیانی وەرزشی هەولێر لە خولی ئەستێرەکانی عێراق. کاپتن بەخێر بێ. کاپتن بەخێر بێ. زۆر سوپاس. ئەمان بینیمان ئەو یاریزانانەی کە هاتوون و ئەوانەی کە ڕۆیشتون و ئەوانەی کە گرێبەستیان نوێ کردوێتەوە. یانەی وەرزشی هەولێر دووشەمە پێم وابێ یەکەم یاری خۆی ئەنجام دەدات. بەوەی کە بینیمان و بینەران بینیان دەکرێت بڵێن یانەی وەرزشی هەولێر بازاڕێکی باشی کردووە لە مێرکاتۆ. پێشەکی سوپاسی جەنابتان دەکەم، سوپاسی برادرانی پشتکامیر و هەموو کارمەندانی کەی 24 دەکەم. هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازم. بەڕاستی یانەی وەرزشی هەولێر دۆخەکەی لە هەموو یانەکانی عێراق خراپتر بوو لەبەرەوەی دەستەی کارجێڕی کێشەی هەبوو. ئەمە لە وەختەکی زۆر درەنگ هاتین کە هاتینە ناو یانەی وەرزشی هەولێریش دەتوانم برێم زۆربەی یاریزانەکان ڕۆیشت بوون، چەند یاریزانێکی خۆمان مابووە کەواتە ئەمە یانەیەکمان لە سفرەوە دەست پێ کردی وا حیسابی کە لەبەرەوەی تەنها چەند یاریزانێک مابووە ئەتوو پێویستت بە 25 یاریزانە ئیشەکی زۆر زەحمەتمان کردیە. سیقەشم پێیە کە بتوانم برێم فەریقەکی چاچشمان دەبی دەتوانین شان لە شانی فەریقان. زۆر باشە. کاپتن دوێنێ بینیمان دوای یاریەکەتان یاردۆستانەکە لەگەڵ یانەی دهۆک کاپتن باسم قاسم ڕاهێنەری یانەی هەولێر باسی لەوە کە ڕەنگە سەرەتای وەرز ئێمە ئەنجامەکانمان زۆر باش نەبێ و ئەنجامی خراپمان هەبێ. بۆچی ئێوە دەبێ خراپ بن لە کاتێکدا خۆ بازاڕێکی باشتان کردووە؟ قسەکەی کاپتنی ئیجابیە، قسەکی ڕاستە، بەڵام ئەمە نابی ڕەش ببین. ئیجابیەکەی ئەوەیە ئەمە مەعسکەرمان نەکردیە، ینی ئەوڕۆ دو یاریزان گەیشتەوە، ئەمە دووشەم یاریمان هەیە. احتیمالە لەو دو سێ ڕۆژەی دو یاریزان کەس بگا احتیمالی هەیە یەکیان هەبەگەمە کەس ڕانەگا. یعنی ئەمە زۆر یاریتان ڕانەگا، احتیمالە پێڕانەگا لەبەرەوەی گواستنەوەی یاریزان ئەوەندە ئاسان نییە. زۆر جگە لەو هەفتە یاریزانەی کاپتن ببوورە چەند یاریزانی تر دەگوازنەوە؟ ئەمە ئێستا دویت کەشمان مایە بێ ئەوانی خۆشمان ماینە تقریبان 25 یاریزان دەتوانین بنووسین، دەتوانین لە ڕەدیفی هەتا 5 یاریزان بەسە بێخن. هەردوو یاریزانەکە ئەوانیش پیشەگەرن دێن لەبەرەوەی ئەمە پێویستمان بە مەهاجمەک و خەلب مەهاجمەک هەیە، ئەوانیش پیشەگەرن ئینشاڵڵا پێش یاری دەگەنە ئێرە پێڕا دەگەن ناگەن نازانم. هێنانی ئەم یاریزانانە ئەم هەفتە یاریزانە لەسەر داوای چێ یاریزانەکان دەست نیشان دەکەن ئەم یاریزانم بۆ بگوازنەوە؟ دەزانی کووە کاپتن باسم زۆر بەوردەیە تەمانەمە یاریزانی زۆرمان پێشکەشی کردی و ئەیش زۆری لۆ هاتووە لە برادرانی خۆی کە چەند ساڵەکەم دەڕیبە. ئەو بنەمایانە چین کە یاریزانەکان دەگوازنەوە؟ ئەمە بە حکمیەوەی وەختەکەمان زۆر کەم بوو، ئەو تای من زۆر بەوردی لە ئیشی دەکرد، ئاخر یاری دەویست یاریەکە مەسافەی زۆر نەبی لەگە دەبڕم لەوەی گفتوگۆکەمان گەرمتر بێ. ینی کاپتن باسم قاسم خۆی یاریزانە پیشەگرەکان دەست نیشان دەکا ئەمانم دەوێت؟ ئەوە قاعیدەیە، مدەڕیب فەنیە ئیشی فەنی کەواتە هەموو ئیشی فەنیات لە دەست مدەڕی بێ. یاریزانەکە ئێمە لۆ حاضر دەکەین دەبینی قەرار دەدا ئەو ئەمە مادیەن دەچین تەعامل لەگە یاریزان و مدیر ئەعمالەکە دەکەین، بەڵام فەنیان هەمووی باسم قاسم دەبی قەرار لەسەردا. کاپتن پشتیوان ینی لە وەرزەکانی ڕابردوو بە تایبەت دوو وەرزی ڕابردوو دەمان بینی ئەو یاریزانە پیشەگەرانەی کە یانی وەرزشی هەولێر دەیگواستنەوە ئەم یاریزانانە بەڕاستی ڕای هاندەرانی زۆریان لەسەر نەبوو، ینی هاندەران بەدڵیان نەبوو بۆ ئەم وەرزە کە ئەم یاریزانانەتان گواسەوە پێتان وایە ئەم یاریزانانە بەڕاستی ئەوە بن کە ئێوە دەست نیشانتان کردووە ئەو یاریزانە نەبن هاوشێوی زۆرێک لە یاریزانی پیشەگەرەکانی تر لایەنەکانی تر هەیە بتوانێت ببنە ژمارەیەکی قورس بۆ تیپەکە؟ بەڕاستی ئەمە هەتا ئێستا دوو یاریزان یاری کردووە و تەمرینی لەگە فەرید کردی، ئەوانی زۆر باشن. سێمیشیان هات کە تقریبان دەتوانم برێم ئەویش هەر تەمینم کە زۆر باشە. فەڕەنسیەکە زۆر شارەزام نییە بەڵام دەڕیب زۆر ڕای لێ بوو بە قەناعەتی خۆی بووە ئەویت کە دەرێم تەمینم چکە لە منتەخەب تونس یاری دەکات. کاپتن پشتیوان گواستنەوە یاریزانی پیشەگەر باشە خۆ شێر و خەد نییە مەسەن دەیهینم باشە یان خراپ دەربێت نابێ سەرەتا مەسەلەن باگراوندێکی باشی ئەم یاریزانە بزانی ئەو بنەمایانە دەست نیشانکەی کە یاریزانە ئەفومان کە ئەگەر ئەمە ترانسفێر مارکێت هەیە ئەوەی یاریزانان ئەمە هەموو دەچینە ناوی داتایەکانی چەند دەقەگەمەی کردیە چەند گۆلی کردیە چەند گۆلی دروست کردیە چەند موساب بووە کەینێ موساب بووە ئەو شتانە هەموو تەماشا دەکەین. لەسەر ئەو وەزەش ئاخر یاریمان دەوێت کە دەمانوێت مدەکەشی زۆر دوور نەبی، یعنی من نازانم پێش شەژمانجی جەنابەت کوو بووی احتیمالە خوانەکانە خۆش بووی دووربی لە جەنابەت، بەڵام ئەگە پێش مانگەکی بی مانگە کوشتێک بی مەزایل تێدا برێم مەسافەکە کورتە لێت بە دیار دەکە دەگەشتێک تێ. زۆر باشە. کاپتن ئێوە کەمپی مەشقیتان نەکرد
وایە کەمپی مەشقیانی بڕۆن بۆ شارێکی تر بۆ وڵاتێکی تر بە تایبەتی ئەمەتان نەکرد و دەگوترێ ینی ئەگەر خولەکە بوەستەیەوە بەنیازم بڕۆن بۆ تونس دەتوانن بەم یاریزانانەی کە ئێستا هێناوتانە بەبێ ئەوەی کەمپی مەشقی بکەن بەباشی تیپێکی باش لە ڕووی توانای جەستەیەوە ئامادە بکەن تیپەکەمان مایتی لە ڕووی توانای جەستەیی من ناتوانم برێم کامل بۆ زۆریشی مایە بەڵام تیپەکەمان یاریزانی چاچ تێدا یعنی ئەو چەند یاریەی کردیتمان دەلیلە لەسەرەوەی کەمە فەریقەکەمان خراپ نییە وەڵەو هەتا ئێستا هێرشبەری من نەگەیشتیتە هەولێرێ دوو هێرشبەریشمان لە منتەخەب ئۆلیمپیا هەتا ئێستا یاریان لەگەمە نەکردیا یعنی ئەمە بێ هێرشبەرنە تەنها ئۆزبەکیەکەمانەیە کە هێرشبەری ئەسلیە بابرین بێ لەوەش ناوە ڕاستکارەکانیشمان نەگەیشتی ئەمە یعنی ئەمە نەقسمان هەیە لە فەریقی بەڵام لەسە ئەو وەزعی کە نەقسمان هەیە پێکاتەکەمان مەقبولە کاپتن ئەو یاریزانانەی کە هاتوون قسێک بڵاو بۆوە و لە سۆشیال میدیاش زۆر دەگوترا هاندەران یانی وەرزشی هەولێر میدیاکان باسییان دەکرد بەشێک لەم یاریزانانە پێشەکی پارەکانیان وەرنەگرتووە یان هەندێک پاریان وەرنەگرتووە بۆیە ئامادە نەبووینە واژوو لەسەر گرێبەستەکەیان بکەن ئێوە کێشەی داراییتان هەیە کێشەکەتان ئەوەندە قوڵ و گەورەیە کێشەی دارایی یانی هەولێر زۆر لەوەی قوڵترە ئێستا بەدە دەقە بۆت باس بکەم لەبەرەوەی یانی بۆ ئەم هەموو یاریزانتان هێنا ئەمە برادرانی بەرپرس داوایان لەمە کرد بگەڕێنەوە یانێ هەولێر تیپەچی دانین یانێ هەولێر بێبەش نەبی لە مشارەکەی لە دەوری عێراقی خولی عێراقی بەشداری بکە ئێدانانی تی پارەی پێویستە پارەکە حاضر نەبووە بەڵام ئەمە تانیتمان یاریزانەکان بینین و بای هەندێش قەنەعەتمان پێیانی نیە شتێکمان داینێ بەڵام کامل نییە ئەگەر پرسیارێک بکەم بڵێ ئەگەر بزانی تۆ یانی وەرزشی هەولێر لەم مێرکاتۆیە وەکو پارە وەکو ڕقم چەند پارەی خەرج کردووە مەرز نییە هەموو پارەکە درابێ یاریزانەکان وەریانگربێ نرخی یاریزانەکان بەگشتی بە نوێکردنەوە بەهێنان چەندە دیارە لای تۆ بەخوای ئەمن بزەبت ڕقەمەکەی نازام ئەو لە حساباتی لەبەرەوەی من کە عەقدی دەکەم لەبیرم نامێنێت چەندم پێدا بەنزیکەیش نازانن بەنزیکەی نییە ئەوە گرانترین یاریزانتان چێیە وەڵی جارێ ناهەتیە هێشتا گرانەکە نەهاتووە گرانەکە ناتەوە یاریزانانەمان بە سەری یاریزانی کورد دەگاتە نزیکەی چەندی یعنی ئێستاەوەی وەڵەو باش نییە عەقدی لە ڕاگەیاندن برەی پێشم خۆش نییە برێن بەڵام ئەوەی منتەخەب بۆ زواکستانم هینایە بە 17 دەفتەری هینایە احتیمالە لاعیبەکی عێراقی هینایە زۆر لەوەی گرانتر ئەی یاریزانە تونوسیەکە تونسیەکە هەندێک لەوەی گرانترە ناسی پێنج نییە کەمترە بەڵام نادی تونسیەکە دەفتەری لەمە ویستیە لەبەرەوەی لاعیب منتەخەبە لە منتەخەب ئۆلیمپیا ساسیە و سێگەمە لۆ منتەخەبی یەکەمی تونسیش کردیە لە هەستانە یعنی شەرتیشی لە سەدامەدانە ئەگەر نوێکەینەوەیان بفرۆچین پارەی نزبەی هەبی نادیەکە زۆر باشە کاپتن جگە لەو ئەوەی کە باسمان کرد تازە گفتوگومان لەسەری کرد پێشەکی بەشێک لە یاریزانەکان نەدراوە باس لەوەش کرا کە یانی وەرزشی هەولێر بانگەشتی بەغدا کراوە لەوەی چەند یاریزانێک و ڕاهێنەری گۆڵ پارێزان سکاڵیان تۆمار کردەوەی موچیان وەرنەگرتووە شای سەداراییەکانیان وەرنەگرتووە ئەم کێشە بەکوێ گەیشت بەڕاستی 4-5 شکایەتیان کردیە بەڵام سوپاسیشیان دەکەین ئەوانی شکایەتیان نەکردیە تا ئێستا لە سەمە ڕاوەستاینە یعنی یاریزان هەیە زۆریشی لە نادی هەولێرمایە زۆر یاریزانی تر هەن شکایەتیان نەکردووە نادی هەولێر نزیکەی بن 800 ملیۆن قەردارە 800 ملیۆن تقریبا هی وەرزی ڕابردووە وەرزی ڕابردووە ئیمە نییە بەڵام دەستەی کارژێڕی و برین ئەوانی پێشتر ئەو یاریزانیان هینە ئەو پاشەکی و موچەیان نەدا یاریزانێ 4-5 موچەی لە نادی هەولێرمایە وەری نەگرتووە یعنی ئەوانە هەموو لە سەمە کەرەکە بووە ئەوانش هەندێکیان شکایەتیان کردی ڕاستە ئەوانە حەقی خۆیانە هەموو ئەو شکایەتی کردی و ئەوی نێکردی حەقی خۆیتەوە گرێ بەستە عەقدە دەبێت تۆ پارەی بدەیت بەڵام ئەمە ئەو دەمەی لە دەستمان نییە بەڵام ئیشاڵڵا حکوومەت هاوکاربی و ئەم پێم باشە لێر ڕاش برێم یعنی مستەسمرینە هەولێرێ هەزاران مستەسمری لێ لۆ هاوکار نابن یعنی نادی هەولێر ئیمنە نادی هەولێری هەمووانەوان خەرچی و شارەنە هەمووش مستەفیدن لەو شارێ هەمووش لەو شارەی پارەی باشیان بەدەستکردی خوا لەیان نەبڕی 100 ئەوەندەیانەوی بەڵام دەبی ڕۆژێک بێنە پێش کاپتن کە سەرەتا پلانتان دانا باستان کرێمە دەمانێت تیپێک بەو کوواڵێتیە دروست بکەین پلانتان لەسەر چەند ملیارد دینار دانا یعنی دەتانەوێت چەند پارە خەرج بکەن زۆر جار دەگوترێ مەسەلەن سەرەتا بەبێەوەی بەرچاوڕوونیان هەبێ پارێکی زۆر خەرج دەکەن لە کۆتایی ئەنجامەکانیشیان بەو شێوەیە نابێ لە ناوەڕاستی وەرزش ناتوانن موچە یاریزانەکان بدەن تووشی بایکۆتی ڕاهێنان و هەموو ئەو گرفتانە دەبن
ئێوە پلانتان لەسەر چەند ملیار داناوە؟ بەخوای با پێت بدەم ئەگە بتێ تیپەچ تۆ پێدانێ بەشداری خولی عێراق بکەی ئەتوو بەلای کەمی 6 ملیار لۆ کەمتر و زیاتری شت دەڕوا لۆ 7 ئەگەر تیپەچی باش دابنێ. یعنی ئەو پلانەی ئێوە بە نزیکەی ئەو 6 ملیارەیە؟ ئەمە بەنزیکەی 5 تا 6 ملیاری ئیشمان کردیا. دەتوانم برێم ئەو عەقدانەی یانەی وەرشێولێری ئەو ساڵ لەگە ئیپار و پێرار و ئەو ساڵەکانتر لێک دەوە دەتوانم برێم بە پارەی زۆر کەمتر هاتیە. ئەوەش لە بیرمەکە لاعیب ڕۆژ بە ڕۆژ گرانتر دەبی ئەو لاعیبێ ئەو ڕۆگە ئەم دەرێم 7 دەفتەر احتیمالە پارەکە بم هینابایە بە 13 بهینابە بە 12 بهینابە لاعیب لە گرانبوونە لە هەرزانبوون نییە خاستە لە عێراق. یعنی ئەمە دیسانیش عەقدەکانمان بە قەناعەتی من ئەوی دیتیتمی پێشتر و ئێستا ئەمە زۆر بە کەمتر پارەمان سەرف کردیا. یعنی ئەو وەرزە ئێوە بە نزیکەی 5 بۆ 6 ملیار خەرج دەکەن وایە؟ پێویستمان پێ. باشە داهاتان خۆتان چەندە؟ ئەوەی کە بەرچاوڕوونیتان هەیە دەتوانن لایەنەکە چەند پارە یانەی وەرشێولێر لە دوو جێی داهاتی هەیە یەکیان لە مۆڵەکەیە مانجێ 5 دەفتەر و نیوە یەکیانە و ڕێزە دوکانە و تو دەیە یعنی داهاتی یانەی وەرشێولێر هەمووی ناکاتە دەفتەر. باشە ڕەنگە زۆر زانیاریش لەسەر لایەنە مادیەکە نەبێ ئەمەندەی سرم لێ دەرەتی باشە تۆ سەرپەرشتیاری تیپەکەی ئەوەی کە تیپەکەتان دروست کردووە لە ڕووی لایەنە هونەریەکە پێتان وایە ئێوە دەتوانن وەکو ڕیزبەند لە کوێی ئەم وەرزەی خولیێستەرەکانی عێراق خولەکە تەواو بکەن؟ ئەمن ناتوانم بەڵێم بدەم ئەمن لەگەڵ ڕاهێنەر چیتان گوتی لەسەر چی ڕێکەوتی؟ ئەوە ڕاهێنەر کاتی خۆی کە هات ڕاستە بەڵێنیدا لە چارەم هەتا شەشەم لەو بینەی بی بەڵام ڕاهێنەریش بە وەزعی ئێستای ڕازی نییە لەبەرەوەی ڕاهێنەر ئەو ڕۆ 20 تەلەفۆنی لۆ من کردیا و دوو یاریزانە گەیشتە دەبی فەوڕی پێشەچی وەگرن دەرێت بێن تەمرین بکەن لاعیبی بیانیوەکی لاعیبی خۆمان نییە ئەمن کوردەکە دەرێم سەرنگ یان فیلانیان علی بڕۆ تەمرینەکەی بکە لەو دوسێ ڕۆژەی پارەت دەدەمێ احتیمالە قەناعەتم پێ دەکا سیقەی پێمە احترام دەگری شەرمم لێ دەکا بەڵام بیانیەکەوەی نییە لەگە پەنجەمۆری پارەی خۆی دەوێ ئێستاوە هاتیە و دوو یاریزان هاتیە ئەو ڕۆگە پارەی وەرنەگریتان هەیە تەبعان هەیتمانەوە پێشەکی زۆر لە برادرانی کوردەکانیشمان نەدایە پێشەکی و لاعیب ئەزنەبیان ئێستا و دوو هاتی ئەگە ئەوڕۆ پێشەکی وەرنەگرن ناسنە تەمرینی بەسیترین شتەوە سبەش وەرنەگرن ناچن دووز بەش لاعیبی ئەزنەبی ئەو نێزیری هاتە تا پێشەکی وەرنەگرت تەمرینی نەکرد. باش کاپتن ئەوانە دوجار ڕەنگە نەک لە ناوەڕاستی وەرز لە سەرەتای وەرز تووشی گرفتان بکەن تووشی بایکۆت و هەموو ئەو بابەتانە بن بیرتان لەوە کردوێتەوە؟ ئەمە طبعا بیرمان لەوەی کردیتەوە بەڵام بیرمان لەوەش کردەوە خۆ هەتا نادی هەولێر بایکۆت ناکرێت لە ناحیەی مادی دەبی خەڵکەک بێتە پێش پارەمامداتی نادی هەولێر پێویستی بۆیە پشتگیری بکرێت پشتیوان پێویستی پێ نیە و سەفین یاسینش سەرۆکییانەیە پێویستی پێ نیە هەم برادرانی دەستەی کاردەش بەڵام یانەی وەرشێولێر پێویست پێ جەماوەری وەرشێولێر پێویست پێ ناکرێ یانەی وەرشێولێر وەکو سوال کرد هەم ڕۆژێ دەستپان کاتەوە عیبە بەڕاستی عیبە ئەمن پێم شەرمە زۆر باسی پارۆش دەکەم پێم عیبە بەڵام ناچارم ئەم بوویمە وازیەکە فەریقەکەی دادەنیم و لەگە تیپەکەیمە ئەگەر نا ئەمن 16 ساڵ لە ئیدارەی بوومەڕاتبیشم نەبوو باسم دەکرێت چکە لۆ خۆم بووە بەڵام ئەو جارە لۆ یاریزانە باز دەکەم هیوادارم بێنە پێش. باشە کاپتن لەسەر یاریگاش ئێستا ینی وەرشێولێر یاریگای شەید فەڕەنسۆری خەریکە نۆژەن دەکرێتەوە وایە ینی کۆمپانیای جێبەجێکاریش دەڵێ سەرەتایی مانجیدە تاوەکو ناوەڕاستی مانجیدە ئەگەری هەیە یاریگایەکە تەواوی ئێوە بەرچاوڕوونیتان هەیە کەی دەگەڕێنەوە یاریگای شەید فەڕەنسۆری لە یاریگای خۆتان یاری بکەن؟ ئەوان بیدایە دوعدیوەیاندا لە 15 تەواوی کرد بەڵام زۆر بە ساردی ئیش دەکەن تەوەقع ناکەم لۆ گەوها بڕوە تەوەقع ناکەم هەتەواوی هەتا 4-5 گەمەیت کەش لە دەرێ دەکەینەوە بەڕاستی زۆر سەبر ئیش دەکەن ئەمە کاریگەری دەبێت لەسەر ئێوە ئەنجام کاریگەری دەبێت هەم یاریمان دەکەوتە دەرەوە لە ناحیەی مادیش زەرمانە کە جەماوەرمان نایە بێ لەوەش ئەمە دەبی هەر سەفەری دۆک بکەین و یاریگای دۆک یاریگایە کەس لەوان تێک دەینەوان یاریگایان یعنی زۆر باش نەبوو دونیا یاریمان کرد پێویستیان بەوەی ئەو یاریگایە چاپتۆ لە خراپیە لە بەرەو خراپیەوە سەرەتا ئێوە بەنیاز بوون لە یاریگای یانی زاخۆ یاری بکەن وایە؟ بڵێ چۆن بوو گواستانەوە بۆ یانی دۆک؟ وڵای یاری سەرۆکییانەی زاخ و کاک سەفینکانەبی تەلەفۆنی لۆ کرد مان ئاسی نەبوو گوتی گەمەی لێ بکەن و ڕازیشم بەڵام دوو ڕۆژ پێش یاریمە چیمەنەکەیان دەگا باشەوە چیمەنە دابندری عەلەقەل دەبی دە ڕۆژ کەس دەسە یارینەکە یعنی گوناحە ئەتو چیمەنێک لە خاریز دەینی و دادەنێ و نادی هەولێر بێ بە گەمە چتێکی بدا وڵی گوناحە لۆیە گواستمانەوە دۆچێ بەڵکەم بە تەواوی چادەبتەوە ئەمە پێما خۆشە هەموو یاریگایەکانی کوردستان جوان و خۆش بی ئەو نەخشەی لەوی خۆشمان بی ئینشاڵڵە جوانیش دەبی ئیوانیش. کاپتن لەو دوو یاریە ئامادەکاری بەرامبەریانی دهۆک هیچتان بۆ ڕۆم بۆوە ئاست و پێکاتەی تیپەکەی ئێوە چەندە و پێکاتی سەرەکیتان بۆ یەکلا بووە؟
تقریبا یەکلا بوویتەوە مدەڕیب قایمەی نیایی حاضر کردیەکە و 25 یاریزانەی دەنووسیتن لە ئیتیحادی بابرێن یەکێکی تۆپەی کوردستان بەخوای دەتوان برێم تەشکیلەی فەریقەکەشی لۆ ڕۆم بوویتەوە بەڵام دوودڵە هەتا ئەو چەند یاریزانەی ماینە دێن بزانی ئەوان هەتا چه ئاستێک دەتوانن سەرەکی بن و یان سەرەکی نەبن و ئایا ئەوانیش باش دەردەچن وەکەوەی دووسێ یەکمانی نایە باش دەرچوونە ئینشاڵڵا خوا مەوفەقمان دەکەوانیش باش دەردەچن. باشە کاپتن لە سێ یاری ئامادەکاری بەرامبەر ڕوومادی دوو یاریش بەرامبەر یانەی دهۆک هەر سێ یاری بەبێ گۆڵ بەکۆتا هات یعنی نە گۆڵتان لێکرا نە گۆڵتان تۆمار کرد ئێوە هیچ گرفتی گۆڵکردنتان هەیە یعنی یوسف بن سۆدە ڕۆیشتێ لایەنەکە شێرک و کەریم ڕۆیشتی ئەمانە لایەنەکە نەماون ئەوە دەزانی کە ئەوە دەلالت لەوەیە تیپەکەمان لە ئاستی بەرگری باشین ئەوە یەک یعنی هێرش بردنیش لاوازن هێرش بردن ئەمە دوو لاعیبی هێرش بەرمان لە منتەخەب ئۆلیمپی عێراقا بەشداریان لەگەمە نەکردووە یاریزانێکی مەعتەریفیشمان هەتا ئێستا نەگەیشتووە تەواو نەبووە عەقدەکەی یعنی با نەبتە مال لەسرم تا ئێستا تەواو نەبووە ئەویش بێتن ئەو خەتی هێرش بەرمان کامل دەبی یعنی ئەمە بێ هێرش بەر تەنها یەک هێرش بەرمان هەبووە هەموو یاریە ودیەکان سێ یاریمان کردو تا یەک هێرش بەرمان هەبووە بە یەک کەسیش ناکرێ یعنی هێرش بردن خاستن تۆی پێت جەماعیە دەبی یەک هاوکاریەکی بی. کاپتن با پرسیارێکت لێ بکەم وەکو سەرپەرشتیاری تۆپی پێیانەی وەرزشی هەولێر وەڵامم مەدەوە وەکو ئەستێرێکی پێشویانەی هەولێر وەکو یاریزانێکی بە ئەزمون و یاریزانێکی دێرینی ئەو شارە بۆ پێکاتێک کە دەیبینی تۆ ئەگەر بێت و ئەزمموی خۆت بە ئەزمموی خۆت وەڵامم بدەوە پێشبنی دەکرێت هەولێر بەم پێکاتێ لە پلەی چەندەم کۆتایی بە وەرزەکە بێنی ناتوانم پلەکەت پێ برێم بە نزیکەی ئەگەر فەریقەکە کامل بە تموحم دەبوو قسەی بکەم بەڵام فەریقەکە کامل نەبووە بەڵام دەتوانم برێم فەریقەکی خراپ نابین لە ئاستی ئەوەی دەبین کە ناوەڕاستی ڕزبەندێکە دەبن زۆر بە ڕاشکاوانە دەرێم دەتوانین لە ناوەڕاستبین بەڵام ئەگە فەریقەکەمان کامل بی ئەگە فەریقەکە کامل بێ احتیمالی پێشتری شێتەوە دەکەم فەریقان لە چوار تیپەکەی پێشەوە بن ئەگە تیپەکەتان کامل بێ چوار تیپەکە زۆر زەحمەتە ئەگەر لە بیدایەتی وەکو فەریقان پارەم هەبا و دەتوانێت چوارەم هەتا هەشتم بن لە نێواندا فەریقم کردووە من دەمتوانی برێم لە چوار فەریقەکەیەوە بەڵام ئەوها نا بەرام لە چوارەم هەتا هەشتم مەجای تێدا ئەگە فەریقەکەمان کامل بی. باشە کاپتن پشتیوان شەبێ سەرپەرشتیاری تیپی تۆپیانی هەولێر زۆر سپاس بۆ تۆ کە لەگەڵمان بوو. سوپاسی جەناب و برادرانیش دەکەم هیوای سەرکەوتنتان بۆ بە هیوای سەرکەوتن بۆ ئێوەش.